هەروەک لیستی 247 تەوتین ئاشکرای کردبوو. حکوومەتی هەرێمدان بەوە دەنێت کێشەی موچە سەر هەڵدەداتەوە. پێگەی هەسەدا فراوانتر دەبێت و بە پشتیوانی ئەمریکا لە هەموو سووریا بڵاو دەکرێنەوە. پایکەرسازێکی کورد پەیکەرێک بۆ سەلاحەددینی ئەیوبی دروست دەکات. خوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت ڕای دەگەێنێت کێشەی موچە چارەسەر نەکراوە و ئەوەی هەیە تەنها پی نەکراوە. دەژڵێت لە کۆتایی ئەم ساڵ جارێکی دیکە کێشەی موچە سەر هەڵدەداتەوە. خوبات تاڵەبانی ئەم قسانەی لە کۆبوونەوەی لەگەڵ ژمارەیەک لە کادیرانی یەکێتی کردووە و وەک ئەو دەڵێت ئێستاوا خەڵکانێک داوا لە بافڵ تاڵەبانی دەکەن بچێتە بەغدا و چارەسەرێک بۆ کێشەی موچە بدۆزێتەوە. ئەو لێدوانەی خوبات تاڵەبانی لە کاتێکدایە پێشتر دکتۆر ڕەعد ڕەفعا سەرۆکی لیستی 247 تەوتین هۆشداری توندی دابوو ڕایگەیاندبوو ڕێکەوتنەکە تەنها بۆ دوای هەڵبژاردنە و بۆ ئەوەیە دووبارە دەنگدەرانی کوڕ ڕازی بکەن و بڵێن کێشەی موچەمان چارەسەر کردووە. ئەگەر نا دوای هەڵبژاردن کێشەی موچە سەر هەڵدەداتەوە چونکە هەرێم ئامادەنیە داهاتی ناوەخۆ بەو شێوەی لە یاسا داهاتووە ڕادەستی بەغدای بکات. سەرچاوەکانی ئاگادار وردەکاری تێکەڵبوونی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا لەگەڵ سوپای سووریا ئاشکرا دەکات و ڕای دەگەێنێت لە 30% ئەرکان و سوپا دەدرێتە هێزە کوردیەکە و لە تەواوی سووریاشدا بوونیان دەبێت. دەژڵێت ئەمریکا سەرپەرشتی پرۆسەکە دەکات و لیستی ناوی فەرماندەی فیرقەکان دراوەتە هاوپەیمانان. باوتەی سەرچاوێکی ئاگادار لە چوارچێوەی پرۆسەی تێکەڵکردنی شەرپانان لەگەڵ سوپای نوێی سووریادا هێزەکانی سووریای دیموکرات لیستی فەرماندەکانی ئەو فیرقە سەربازیانەی پێشکەش بە هاوپەیمانی نێودەوڵەتی دەکات کە دەخرێنە ناو سوپای سووریا و هیوا تایبەتەکان و نوێنەرانیان لە نێو وەزارەتی بەرگری و ئەرکانی گشتی سووریا. ئەو لیستەی هەسەدا دەیداتە هاوپەیمانان ناوی 7 فەرماندەی تێدایە کە بەشداری ڕاستەخۆیان لە شەڕی تیرۆری داعشدا کردووە. پایکەری سەلاحەددینی ئەیوبی لەلایەن هونەرمەندی پەیکەرسازی کورد عومەر جەمیلەوە دروست دەکرێت و لە ئایندێکی نزیکدا پەردەی لەسەر لا دەدرێت. عومەر جەمیل لەبارەی ئەم کارە هونەریەوە لە لێدوانێکدا ڕایگەیاند پەیکەرە بەرهەمی دامەزراوەی کەریمیەلەکەیە و پاسپۆنسەری بەڕێز دکتۆر تەها ڕەسوول دروست کراوە و بیرۆکەی کارەکەش لەلایەن شاخەوان سەدیق بەڕێوەبەری دامەزراوەی کەریمیەلەکەوە گەڵاڵە کراوە. وتیشی دوای 4 مانگ کارکردن لە ئێستادا پەیکەرەکە ئامادەیە بۆ پەردەلادان و مەراسیمی پەردەلادانەکەش لە چوارچێوەی دیدارێکی تایبەتدا دەبێت کە لەبارەی ڕۆڵ و کەسایەتی سەلاحەددینی ئەیوبیەوە ساز دەکرێت و لە ئێستادا سەرقاڵی ئامادەکارین بۆ دیدارەکە.